ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێز هاتوونەتەوە خزمەتیەوەی خۆشەویست. لەم بەرنامەیەشدا وەگەمیشا چەند بابەتێکمان ئامادەی و بەتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناویشانی گەڕی دووەمی شەڕی ئەمریکا و ئێران و ئیسرائیل بەرەو کوێ. بەناویشانی و بابەتێکە لایەن عومەر قادرەوە ئامادەکراوە. گەڕی دووەمی شەڕی نێوان ئەمریکا و ئێران ئیسرائیل دەستپێکی قۆناغی تازەی ململانەی پڕ ئەگەر و گۆڕانکاریە. دەستپێکی ئەم جارەی شەڕ با بەراورد بە شەڕی 12 ڕۆژەی خولی یەکەم لە چەند خاڵێک جیاوازن. یەکەم، ئێران لە سەرەتای شەڕی 12 ڕۆژە دۆخێکی لە خافڵگیریدا بوو. دووەم، لە دەستپێکی شەڕی 12 ڕۆژە بەهۆی نائامادەیی ئێران چەندین فەرماندە و ئەفسەری دەرەجەداری گەورە و کاریگەری کوژراون. سێەم، ئاست و جۆر و کاریگەری تەکنەلۆژیای چەکەکانی ئیسرائیل و ئەمریکای بۆ ئێران دەرکەوت. ئەزموونی هەندێ ئەگەری کردووە. خاڵێکی ترواتە خاڵی چوارەم، لە شەڕی 12 ڕۆژە لە جیاتی هەندانی خەڵک بۆ ڕاپەڕین بە پێچەوانەوە ئیسرائیل داوای لە خەڵک دەکرد تاران چۆڵ بکەن. ئەمجارە بە پێچەوانەوە ئێران داوا لە خەڵک دەکات تاران چۆڵ بکەن بۆ ئەوەی ڕقی پەنگ خواردووی خەڵک بەهۆی کوشتن و گرتنی هەزاران کەس نەبێتە هۆی تەقینەوەی خاڵی وەچەرخان. خاڵی پێنجەم، چین و رووسیا بە بەراورد بە شەڕی 12 ڕۆژە لەوانەیە زیاتر ئەمجارە لە بواری هەواڵگری و چەک و سیستەمی بەرگری هاوکاری ئێران بکەن. خاڵێکی تر، ئامادەی ئێران بۆ هێرشی پێچەوانە جیاواز بوو. لە شەڕی 12 ڕۆژە زووتر و چالاکتر و فراوانتر بوو. زۆربەی ئەو وڵاتانەی گرتەوە سەربازگەی ئەمریکایان لێیە. ئەمجارە لە خاڵێکی تردا، ئەمجارە ئەمریکا لە دەستپێکی شەڕەکە بەشدارە بە پێچەوانەی شەڕی 12 ڕۆژە کە لە کۆتا ڕۆژە هێرشێکی ئاسمانی سنوورداری کرد. شەڕەکە بەرەو کوێ دەچێت؟ خولی ئەم جارەی شەڕ لە بەردەم کۆمەڵێک ئۆپشنە. ئایا جڵە و تەوقیتی شەڕەکە لە دەستی ئەمریکا و ئیسرائیل دەمێنێ یان نا؟ ئایا کاتی کەم دەخایەنێ ئێران ملکەش دەبێ یان دەچێتە دۆخی شەڕی درێژخایەنی بە وەکالەت؟ ئایا خۆپیشاندان دەست پێ دەکا و ئێران دەڕوخێ؟ ئایا بلۆکی چین و رووسیا تۆڵەی تەڵەی ئۆکراینیان لە ئەمریکا دەکەنەوە؟ ئایا عێراق و گروپەکانی نزیک لە ئێران بەکوێ دەگات؟ هەر یەک لەم ئەگەرانە و چەندانی تر پەیوەستە بە شێواز و جۆر و ئاستی کەمەشکێنی شەڕەکە لە ئایندەیەکی نزیک. ئامادەی ئەمریکا بە قەبەرێکی قورس و گەورە لە کەنداوی و ناوچەکە چەند بۆ لێدانی ئێرانە زۆر زیاتر بۆ ڕێگریکردنە لە جوڵە و پشتیوانی ڕاستەوخۆی رووسیا و چین لە ئێران. ئەمریکا نایەوێت شەڕەکە درێژە بکێشێ، گەرەکە لە هەفتەی یەکەم ئێران ملکەج بێت. بەواتەیەکی تر ئەمریکا تا ئێستا شەڕی دەستکەوت دەکات نەک دەستگۆڕین. ڕۆژانی ئایندە پێشهات و ڕووداوی چاوەڕوان نەکرا و ئەگەری کراون کە تێیدا چارەنووسی شەڕەکەش دیاری دەکەن. خامنەیی کۆتایی مۆدێلێکی سیاسی ئەمە ناونیشانی بابەتێکی ترمانە کە لایەن سەردار عەزیزەوە ئامادەکراوە. وەک نیویۆرک تایمز نووسیوێتی CIA دەیانزانی کە کۆبوونەوەیەک لە ماڵی ڕەهبەر هەبووەوە خودی ڕەهبەر تیایدا بەشدار بوو. لەسەر بنەمای ئەم زانیاریە 3 ڕۆکێتیان بە ماڵەکەونا بوو بە مای کۆتایی خامنەیی. خامنەیی کە تێکەڵەیەک بوو لە کۆمەڵێک هێز کە ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتە خۆی لێ ڕزگار بکات. خامنەیی بە ناوی دین و دەسەڵاتی ڕەها و توانای سەربازی و پارە و گەندەڵی بێشمارەوە کاری دەکرد. لەسەر ئەم بنەمایانە جۆرێک لە دەسەڵاتیان بنیاد نابوو کەوەها لە خۆی دەڕوانێت کە ناکۆتایان ئەبەدی بێت. دەسەڵاتداری ئەبەدی جۆرێکە لە دەسەڵاتداری تیۆلۆجی کە دژ بە هەموو گۆڕانکاری و گەشە و خواستە مرۆیەکانە. ئەسەدیش جۆرێک بوو لە خۆ بە ئەبەدی بینین. یەکێک لە خەسڵەتەکانی ئەلمانیەت ئەوەیە کە مرۆڤ خوددا نییە. مرۆڤ نابێت لاسای خوددا بکاتەوە کە خۆی لە سەروی ئەوانی ترەوە دابنێت و ناکۆتا بێت، بەڵکو دەبێت مای هەڵسەنگاندن بێت لە میانەی کاتی دیاریکراودا. دیارە ئەم دەسەڵات خوازە دینیانە ئەلمانیەت ناشرین دەکەن بۆ ئەوەی خۆیان وەکو خوددا بەسەر مرۆڤ داماوەکاندا بسەپێنن. هەر نظامێکی سیاسی لە ئێران بێت دەبێت هەموو ئەمانە لە یەکتردا ببڕێت. لە ئێران سیستەمی سیاسی هەبوو کە ئابووری بۆ خۆی و لایەنگرانی قۆڕەخ دەکرد و ئەوانی تری لێبەری دەکرد. لە عێراقیش بە شێوازێکی کەمێک جوداتر هەمان سیستەمی ئابووری سیاسی هەیە. بەردەنی سامانی وڵات و پێدانی بەلایەنگران
نە کەس پیرۆزە و نە ئابووری وڵات مڵکی کەسە. ئۆپۆزیسیۆنی ئێرانی کەرەستە و یادەوەری و مێژووی زۆری هەیە گەر بتوانێت لی سودمەند بێت، بەڵام ئەو ئۆپۆزیسیۆنی دەردەکەوێت زۆر فاشیست و خۆ بە بەهڵازانە. ئێرانیەکان وەکو ڕووسەکان تووشی چەند گرەیەکی دەرونی قۆڵبوون. یەکەم وها دەزانن کە دەبێت ئیمپراتۆر بن، وهای خۆیان دەبینن کە دەبێت خاوەنی ناوچەکە ببن، یان ئەگەر خاوەنی ناوچەکە نەبن ئەوە دەپۆکێنەوە. نەمانی کۆماری ئیسلامی گۆڕانکاری زۆر دروست دەکات لە ناوچەکە، لە نێوانیاندا عێراق و باشووری کوردستانیش. ئێران یەکێک بووە لە سەرچاوەکانی هاوسەنگی هێز لە باشوور. ئایا هاوسەنگیە چی لێ دێت؟ ئایا توانە سەربەزیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها بەشی 5 ڕۆژ دەکات؟ ئەماش بابەتێکی ترە کە بۆ ئێوەی دەخێنەوە. ژنەڕاڵ دان کەین سەرۆکی دەستەی ئەرکانی هاوبەشی ئەمریکا هۆشداری داوەتە دۆناڵد ترامپ لە ئەنجامدانی هێرش بۆ سەر ئێران بەهۆی کەمی تەقەمەنی و نەبوونی پاڵپشتی هاوپەیمانە. بە پێی سەرچاوەگەدارەکان بۆ ڕۆژنامەی واشنگتۆن پۆست ژنەڕاڵ دان کەین نیگەرانی خۆی دەربڕیوە کە هەر ئۆپراسیۆنێکی گەورە دژی ئێران ڕوبەڕووی ئاستەنگ دەبێتەوە، چونکە کۆگای تەقەمەنیەکانی ئەمریکا بەهۆی بەرگری بەردەوام لە ئیسرائیل و پاڵپشتی ئۆکرانیا زۆر کەم بووەتەوە. لەلایەکی ترەوە ڕۆژنامەی فاینا ناشناڵ تایمزی بەریتانی لە زانیاری هەواڵگریەکانی ئیسرائیلەوە گواسوێتەوە کە تواناکانی سەرباسی ئێستای ئەمریکا تەنیا بۆ 4 بۆ 5 ڕۆژ لە هێرشی چڕ دژی ئێران بەسە و ڕەنگە بۆ ماوەی هەفتەیەک بەس بێت ئەگەر هێرشەکان کەمتر بن. لە بەرامبەردا ترامپ لە سۆشیال میدیا وەڵامیدایە وتی ئەو هەواڵانەی میدیاکان سەبارەت بە هۆشداریەکانی ژناڵکەین بە تاوەی ناڕاستن و ژناڵکەین دژی جەنگی ئێمە لەگەڵ ئێران نییە و بە بڕوای ئەو سەرکەوتن ئاسان دەبێت. ئامانجەی جیاواز. بەپێی وتەی بە پرسێکی پێشووی بەرگری بۆ واشنگتۆن پۆست، ئەم هەڵمەتە ڕەنگە چەند هەفتەیەک یان چەند مانگێک بخایەنێت و پێویستی بە بڕێکی زۆر زیاتری تەقەمەنی هەبێت و مەوداکەشی بەپێی ئامانجەکانی ترامپ دەگۆڕێت. لە ناوبردنی بەرنامەی موشەکی ئێران پێویستی بە ئامانجگرتنی سەدان شوێن دەبێت. لەوانە بنکەکانی هەڵدانی موشک، کۆگاکانی دابینکردن، سیستەمی بەرگری ئاسمانی و تۆڕەکانی گواستنەوە. بەڵام ئەگەر ئامانجەکە ڕووخاندنی کۆماری ئیسلامی بێت، ئەوە مەودای ئامانجەکان زۆر فراوان دەبێت و هەزاران شوێن دەگرێتەوە. دژبەران و لایەنگرانی هێرشی سنووردار بە پێی سەرچاوەیەکی ئاگادار بۆ واشنگتۆن پۆست هەندێک بەرپرسی ئەمریکی دژی هێرشی سنووردارن بۆ سەر ئێران، چونکە ڕەنگە هێرشێکی چاوەڕوان نەکراو لە توندوتیژی بەرامبەر دەست پێ بکات. لەوانە هێرش بۆ سەر سەربازان و دیپلۆماتکاران لە ناوچەکەدا. لە بەرامبەردا لایەنگرانی هێرشەکە ئاماژە بەکاردانەوە سنووردارەکانی پێشووی ئێران دەکەن بەرامبەر هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل. لەوانە ئەو وەڵامدانانەوەی کە پێشوەختە ڕایانگەیاندون و بۆ کەمکردنەوەی مەترسی زیانەگیانەکانی ئەمریکا. بارپرسێکی پێشووی پێنتاگۆن ئاماژە بۆ نەبوونی پاڵپشتی هاوپەیمانان ئەرکەکە زۆر ئاڵۆز دەکات و وتی چۆن دەتوانین ئەوە بکەین ئەگەر مافی بەکارهێنانی ئاسمانی وڵاتەکانیانمان پێنەدەن. تەقەمەنی کەم واشنگتۆن لەم دوایانەدا 2 جۆر تەقەمەنی گرنگی بۆ بەرگری لە هێزەکانی دژی مۆشکە بالیستیەکانی ئێران بەکارهێناوە. سیستەمی بەرگری موشکی تاد و سیستەمی موشکی پاتریۆت. بەپێی ڕایان برۆبس جێگری بەڕێوەبەری ناوەندی هێزی سەربازی و سیاسی لە دامەزراوەی بەرگری لە دیموکراسیەکان، ئەمریکا ساڵانە تەنیا چەند سەد دانەیەک لە هەردوو سیستەمە بەرگریەکە بەرهەم دەهێنێت کە زۆر کەمترە لەوەی پێویستە. هەروەها هێزی دەریایی ئەمریکا بڕێکی سنووردار لە موشەکە پێویستەکانی لەبەردەستە، چونکە زۆریان بۆ پاراستنی گەشتەکان لە دەریای سوور لە هێزە لایەنگرەکانی ئێران لە یەمەن و بەرگری لە ئیسرائیل دژی موشەکە بالیستیەکان بەکارهێنراون. لەوەش خراپتر، بەپێی وتەی میکانیزی ئیگلن، توێژەری باڵاو لە پەیمانگای ئەمریکین ئینتەرپرایز، دروستکردنی هەر موشکێکی جێگرەوە ڕەنگە 2 ساڵ یان زیاتری پێ بچێت و هیچ چارەسەرێکی خێرا بۆ ئەم کێشەیەش نییە. باوی ئەسپ و وەزیر نەما. ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن ئاراز مەحموود قەرەداغیەوە ئامادەکراوە. لە یاری شەترەنجدا کە یاریەکە پڕە لە تاکتیکی جەنگی،
یەکەم جوڵە جوندی یان سەرباز دەیکات پاشان وردە وردە ئەسپ و فیل و وەزیر هەر یەک لەلایەکەوە دەکەونە جوڵە هەموو جوڵەکانیش بەرەو قۆناغێک دەڕوا کە تیایدا مەلیک لە پەلوپۆ دەخرێت و چواردەوری دەگیرێت ئەم یاریە کە دەڵێن ناپلیۆن زۆر حەزی لێ کردووە جەنگێکە لەسەر پارچە تەختەیەک بەڵام جەنگێکی کلاسیکی جەنگێک چەک تیایدا زۆر سادە بووە جەنگێک ئەسپ و جوندی و فیل و قەڵات تیایدا گرنگ بووە جەنگی ئەمڕۆ وەک شەترەنج نییە کەواتە جەنگی ئەمڕۆ هیچی لە جەنگە کۆنەکان ناچێ جەنگی جاران هەموو جوڵەکان و هەموو کوشتار و قوربانیەکان لە پێناوی کشمەلیکدا بووە جەنگاکە بۆ ئەوە بووە مەلیک هیچ پەناگەیەکی بۆ نەمێنێ ناسپێ نەفیلێ نەقەڵایەک نەوەزیرێ ئەوەی جێی تێڕامانە ئەو جەنگەی ئەمڕۆ دەیان بینین هەر لە سەرەتاوە بۆ کۆتایی دەچێت یەکسەر باز بۆ کشمەلیک دەدات و وا دەخوازێت لە کەمترین کاتدا مەلیک یان سەرۆکی وڵات کشی لێ بکرێ جا ئەگەر بە کوشتن بێت وەک خامنەی ڕێبەری ڕۆحی ئێران یان بە دیلگرتنی بێت وەکو مادۆرۆ جیاوازی ئەم جەنگە لەگەڵ جاران ئەوەیە هەمیشە لایەک زیانێکی زۆری بەردەکەوێت زیانێک کە بە جارێک وڵاتێک تووشی شەلەل دەکات زیانێک هەستانەوە و خۆ ئامادەکردن بۆ هێرشی نوێ یان ئەستەم دەبێ یان ئەگەر هەش بێ بێسوودە ئەو جەنگەی ئەمڕۆ وەک جاران نییە لە ساڵ و مانگێکدا پلانی بۆ دانرێت و چەندین ساڵیش درێژە بکێشێ بەڵکو بە پێچەوانەوە جەنگێکە چەندین ساڵ پلانی بۆ دادەنرێ و لە ماوەیەکی کورتیشدا دەرئەنجامی هەیە گەلێک لە ڕێی ئابووریەوە برسی دەکات و دەیکاتە دوشمنی دەسەڵات و هەر کاتێکیش پەلاماری وڵاتیاندا خەڵکانێکی کەمشین دەکەن و زۆری نەخۆشحاڵ دەبن و بە هەلهەلە دێنە سەر شەقام لەوانەیە لەم لاولەولا هەموو جیهان و بەتایبەت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوە تێبگەن کە تاکە پشتیوانیەک پێویستیان پێبێ گەلەکانی خۆیانە چونکە ئاشکرایە لە سیاسەتدا دۆست و دوژمنی هەمیشەیی بوونی نییە بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمجاری لێکدانەوە هەڵوێستیش سپاس بۆیەوە کە تاو کۆتاییان بەنامەش لەگەڵمان نابوون تاوەکو بەنامێکی تر و ئامادەکردنی چەند بابەتێکی تر بۆ ئێوەی خۆشەویست کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان